مەسەلەی سەرمایەداری یعنی هاتوۆتە سەر ئەوەی کە بەشێک لەوانی کە ئەمڕۆ لە مەسەلی بازرگانیە لە مەسەلی کەرتی تایبەتە تەنها ئامانجیان پارەکۆکردنەوەی ئەوان نییە حەقی نییە بەسەر ئەوەیە کە چەنە ڕێژی سەوزایی لەم شوێنەیە هەبێ یان نەبێ هەموو ستیەکان کە ئێستا ئیبینین فلان شوێنستی ئەو پرۆژەی فلانستی ئەمانە بەڕاستی کاتێک کە ئەچی سوێری شوێنەکەکەین لە ڕێژەی لە ساڵ 25 بۆ دانراوە بەڵام بەداخەوە لە دواییە کە ئەم پرۆژەی تەواو بێت لە یەکەم و دووەم و سێمە کاچین ئەڵێنەوە تەواو بەڵام لە ماوەی یەک هەفتە دوو هەفتەیە ئەم ڕێژەیە بێ بە 5 بێ بە 2 بێ بە 3. کەمبوونی ئاو گوتمانۆک و مەسەلی سروشت و بێبارانیش زۆر تەئسیری هەیە بەڵام لە کاتێکی شەکە ئێمە ئاو دەستی دەرەکی تیا بۆ کەمبوون لە کەوەکو باسی کردوتە ڕووباری دەربەندی خان و سیروان و دوکان و ئەمانە کەم بۆ تۆ ئەمە دەستی دەرەکیە لە ڕووباری سیروانەوە دەست پێکەین یاخۆ بڵین لە زێی بچووکەوە دەست پێ بکەین کە یەتەوە بۆ کوردستان کە ئێستا ئەبینین لە ئێران ئەبێ بڵین ئەمە دەستێکی دەرەکیە بۆ چووکە ئێستا لە ئێران 10 ساڵە ئیشەکرێ بۆ ئەوەی کە ڕێڕەوی هەموو ئاوەکان لەکە لە شوێنین لە ناوچە کوردیەکانی ئێرانە هەموو ڕێڕەوەکانی گۆڕیوە ڕێڕەوەکانی گۆڕیوە بەرەو قەسری شیرین و بەرەو ئەهواز کە خۆی ئیسفادی لێ بکە ئەمە خۆی ئامادە ئەکا بۆچی بۆ ئەوی کە چەندین ساڵە باز لەوە ئەکرێ لە زۆر لە ئەوروپا لە وڵاتە زلیێزەکان باسیەوە کراوە کە ئەگەر احتیمالی حربی ئاو هەبێت بەڵام سیرێکی تورکیا و ئێران خۆیان بۆ ئامادە کردووە کە ئەو ئاوا بە ئێمە بفرۆشنەوە جارێکی کە هەرچەنە ئێمە لە بەرەوەی دەوڵەتێکی کوردینین لە بەرەوەی وڵاتێکمان نەبوو تا ئێستا لە بەرەوەی وڵاتێکی سەر بە خۆمان نەبوو بەڕاستیمە ناتوانین ڕێگە لەوە بگرین بڵین بەڵام عێراق وەکو دەوڵەت بێخەمە لەوە بەڕاستی ئێمە لێرەوانێ گلەی گەورەماش هەرچەنە بەرنمەیەکمان هەیە بۆی کە ئێمە بتوانین وەکو ڕێکخراوە ژینگەیەکان هەندێک لەلایەنی پەیوەندیدار گوشارێک لەسەر عێراق دروست بکەین بۆی کە هەوڵ بە کە ئەو ڕێڕەوی ئاوانە ئەگەر بەو شێوەیە بێ بەڕاستی گەورەترین بەرکەوتە کە زەرەر و زیانی زۆری ئەبێ 2 ملیۆن لە فەلاح و لەوانی کە جووتیارن و بەشی کوشت و کاڵی ینی بەرێکەوێ ینی گەورەترین زەرەری بەرەکەوێ من پێم وایە لە جنوب ملیۆنێک و چەند بڵێن خێزان کە بەرکەوتی ئەو زەرەرمەندیە ئەبن لە ڕووی کەمبوونی ئاوانێکە دروستە بێ لە تورکیاشەوە بە هەمان شێوە کە پرۆژەی گاب هەیە کە ئەوە بۆ ماوەی 20 ساڵە تورکیا خەریکی پرۆژەی گابە ئەم پرۆژەی گاب تەبعاً ئێمە زۆر قسەمان لەسەر کردو کە ڕێکخراوەکان و زۆر بابەتی وشاریمان لەسەر باس کردو هەتا تەنانە مەعهەدەکان و کەزان کۆکان و تەنانەت ئەچێتەوە بۆ وشاریکردنەوەی خەڵک لە شوێنە گشتیەکانە بەڕاستی باسی ئەومان کردووە کە ئەم پرۆژەی گاب گەورەترین زەرەرە بۆ سەر فرات لەسەر پاشەڕۆی نەخۆشخانەکان کە ئەمە مەترسیەکی یەجگار زۆری بۆ سەر زەوی بۆ ژێرزەویشەیە مەترسیێکی زۆری بۆ تەندروستی مرۆڤەکان هەیە بەڕاستی کە ئەمە ئاوی ژێرزەوی زۆر خەتەرە بۆ ئاوی ژێرزەوی ئەتوانم بڵێم بەداخەوە کە ئەمڕۆ لە ئەیبینین ئەمە بڵاوە ئێمە کێشەی ڕیسایکلینمان هەیە بەس پێم وایە ئێستا قسە لەسەر ئەو کارگەی ڕیسایکلی نەکراوە ئەمە بەڕاستی خەبەرێکی خۆش بوو کە من ئەم لەم دووسێ ڕۆژە بیستمە کە زۆر بە جدی کاریان بۆ کردووە هیوادارم وابێ ئێمە ژۆکو ئەتوانین ئێمە وەکو هەر ئەوەمان پێکرد کەمپین ڕابگەیەنین وەکو ئەوەی کە خەڵک چەند لەگەڵمانە هاوڵاتی چەند لەگەڵمانایە کە ئێمە کەمپینە ڕائگەینین کە ئایا هاوڵاتی ئاگای لەوەیە چەند مەترسی هەیە لەسەر ژینگە ئایا هاوڵاتی ئاگای لەوەیە چەند تەندروستی خراپە بێ ئایا هاوڵاتی ئاگای لەوەیە کە 1000 و کە ملیۆنێک و 730 و ئەوە سیارە هاتۆتە ئەم وڵاتەوانی ئایا ئەم سیارەیە هەموو مادەیەک لە بەنزینەکانە هەمووی ئەچێتەوە بەسەر و چاو بە خەڵقەکەیە لەبەرەوە ئێمە
ئەم شتانە کە ئەمڕۆ باسمان کرد هەمومانە بێ پابند بین بە یەکەوانێ چ حکوومەت و لایانی پەیوەندیدار و ڕێکخراوەکانە بێ هەماهەنگی بکەین بۆ ئەوەی باشترین کاری گونجاو بکەین بۆ باشترکردنی ژینگە بۆ زۆربوونی سەوزایی و هەموو ئەو شتانی کە ئەمڕۆ ڕوبەڕووی کارەساتانی کە ڕوبەڕوومانە بێتەوە تەئسیرمان لێ نەکات لەسەر مەسەلە ژینگەیەکان چونکە ئێمە ژینگەی دەرونیشمان ئەبێ خامۆش بێ ئەبێ ژینگەی کۆمەڵایەتیمان باش بێ ئەبێ ژینگەی ئابووریمان باش بێ ژینگەی سیاسیشمان لەسەر و هەمویەوە باش بێ بۆی مرۆڤەکانمان تەندروست بن